ئەو مامەلەی بەغدا زۆر نادات پەروەریە و ئەوان دەبینن ئەو پێشکەوتنەی بە هەرێمی کوردستان چۆن بە چ ئیتیجاهێک دەڕوە. ئەم بەڕاستی ئەم خێرا گەشە سەندنەی هەرێمی کوردستان ئێستا هەرێمی کوردستان چێبڕچێ لەگەڵ بەغدا و لەگەڵ ئەو شارانەی دیناکە لەگەڵ پایتەختەکانی دەور و پشمان دەکات کە ئەوانە ڕوئیان نییە، ئەوانە تەنها ڕۆژڕابواردن دەکەن. ئەوڕۆ دەژیر بۆ ئەوڕۆ پلانی داهاتویان نییە، نانەوێ بەغدا ببینن دوای 10 ساڵی دی چۆن دەبێ. ئەمە یعنی دەلالەت لەوەی دەکات کە ئەوانە وڵاتیان خۆش ناوێ، ئەوانە بە ئەجندای دەرەکی کار دەکەن. ئەمە هەمووی دەلالت لەوەیە ئەجینا بەسڕایەک لەسەر بەحرێکی گەورە بی. یعنی گوناح نییە کە پرۆژەی تەحلیەی ئاو دروست نەکەن. هەر لە لای خۆیان پرۆژەی تەحلیەی ئاو 1 ملیاری تێدەچێ، 1 ملیار دۆلاری تێدەچێ. ئاوی خاوێن لە بەحر وەربگرێ و تێرای هەموو خەڵکی بەسڕا بکە کە خەڵکێکی زۆر زۆر باشن. بەڵام ئەوە ئیدارەدانی ئەوانە، ئەوەش ئیدارەدانی ئێمەیە. دەبینین کارەبای 24 ئاوی 24 وە بە خۆشگوزەرانی و شەقام و ڕێگەوبان و هەموو ئەو پردانێک کە دەیبینین. تەبعاً لێرە من دەمەوێ سوپاسی دەرەجەیەکی گروپ هێمن بکەم خالید خۆشناو، چونکە بەڕاستی یعنی ئەو نەبووایە ئەو پرۆژەیە نەدەگاتە ئامانج، چونکە ئەو خێرایی و ئەو دڵسۆزیی ئەو و لە هەموو پرۆژەکانی دڵسۆزە لە شەقامی 120 مەتری لە 150 و لەوە لە پرۆژەی تری هەیە لە داهاتوودا ئیعلانی بۆ دەکات.